لە کاتێکدا پێشتر وەزارەتی دەرەوەی رووسیا ڕەخنی لە سیاسەتی ئەمریکا گرتبوو کە ئامادە نییە هاوکاری تەواو لە شەڕی دژ بە داعشدا بکات کەچی کۆبوونەوەیەکی سێکاژمێری سەبارەت بە قەیرانی سووریا پۆتین و لاڤرۆڤ و کیری لە شاری مۆسکۆ پێکەوە کۆکردەوە. لە کۆبوونەوەکەدا تیشک نەخرا بۆ سەرچارەنووسی دەست بەجێی بەشار ئەسەد، بەڵکو لەسەر پرۆسەی گواستنەوەی سیاسی لە سووریا گفتوگۆکرا لەگەڵ گەیشتن بە ئاگربەست بەر لە ئەنجامدانی کۆبوونەوە نێودەوڵەتیەکەی نیویۆرک سەبارەت بە قەیرانی سووریا کە بڕیارە هەینی داهات و بەڕێوە بچێت. دوا بەدوای کۆبوونەوەکەش جۆن کیری وەزیری دەرەوەی ئەمریکا ڕێگەیاند دوا ڕۆژی سووریا جێگەی ئەسەدی تیادا نابێتەوە، وتیشی وڵاتەکەی هەوڵ دەدات ڕێگە خۆش بکات بۆ ئەنجامدانی خولی سێهەمی دانوستانەکانی نێوانزل هێزەکان سەبارەت بە سووریا و ناوکۆچیەکانی وڵاتەکەی لەگەڵ رووسیا بەرتەرسکتر بکاتەوە. کیری ئاماژەی بەوەش کرد هەردوو لە ڕێکەوتون لەسەر ئاڵوگۆڕکردنی زانیاریەکان بۆ لێدانی داعش و گروپە چەکداری توندڕەوەکان لە سووریا. لە بەرامبەردا سێرگی لاڤرۆڤ وەزیری دەرەوەی رووسیا ڕێگەیاند لەگەڵ واشنگتۆندا بەردەوام دەبن لە کارکردن بۆ دیاریکردنی لیستی ئۆپۆزیسیۆنی میانڕە و جیاکردنەوەی لەگەڵ لیستی تیرۆریستاندا لە سووریا. لای خۆشیەوە ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا ڕێگەیاند وڵاتەکەی لەگەڵ ئەمریکا سەرقاڵی دۆزینەوەی ڕێگەچارن بۆ قەیرانە گرنگەکانی جیهان، وتیشی لاڤرۆڤ بە وردی لە پێشنیازەکەی واشنگتۆن ئاگاداری کردوێتەوە و گەشتبینیشی پیشاندا لە دۆزینەوەی هەلێک بۆ گفتوگۆکردن لەسەری. لە لایەکی ترە وەزارەتی دەرەوەی رووسیا جەختی کردەوە ئەگەرچی هەردوو لایەنی رووسی و ئەمریکی ڕێکەوتن لەسەر جێبەجێکردنی بڕیاری ئاگربەز لە سووریا لە سەرەتای ساڵی داهاتوودا، بەڵام تا ئێستا خاڵی ناکۆکی زۆر لە نێوان مۆسکۆ و واشنگتۆندا هەن سەبارەت بە قەیرانی ئەو وڵاتە کە گرنگترینیان دۆزینەوەی چارەسەرێکی ناوەندە سەبارەت بە چارەنووسی ئەسەد لە قۆناغی گواستنەوەی سیاسی لە سووریادا. بەوتەی بەشێک لە چاودێرانی سیاسی سەردانەکەی جۆن کیری وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ مۆسکۆ هەوڵێکی واشنگتۆن بووە بۆ کارکردن لەگەڵ مۆسکۆ لەسەر زەویەکی ڕق و ئەو تەوافقەی لە نێوان رووسیا و ئەمریکا هەیە سەبارەت بە جەنگی دژ بە تیرۆر ڕاستەقینە نییە، چونکە تا ئێستا بەشداریکردنی مۆسکۆ لە کۆبوونەوەکەی نیویۆرک یەکلایی نەبووتەوە. رووسیاش مەرجی پێشوەختی هەیە بۆ بەشداریکردنی لە کۆبوونەوەکەدا کە ئەویش دانانی ژمارەیەک ڕێکخرا و گروپی چەکداریە لە سووریا وەک بەرەی ئەحرارولشام لە لیستی تیرۆردا. کاروان شەوی موحسین NRT.